یەکێک لەو بابەتانی یەکێک لەو بارانی کە چاوەڕوان دەکرێت لە دوای ئەوەی هەردوو شاری ناژویل و هەولێر دەبنە دەستە خوشک پارەی زۆری پێ بدرێت بواری بازرگانی و ئابووریە شاندی پارێزگای هەولێر کە ئێستا لە شاری ناژویلن کۆبنەیەکی فراوانیان لەگەڵ ژووری بازرگانی ناژویل هەبوو و باس لە پەرەپێدانی پەیوەندیەکان و وەبەرهێنانی ناژویل لە شاری هەولێر کرا. من ئەمەوێت لە بابەتی بازرگانی و ئابووری گفتوگویەک لەگەڵ پەرێز کاک کومێت خۆشنا پارێزگاری هەولێر بکەم. کاک ئومێد سوپاس دەکەم. ئێوە چاوتان لە چییە لە ناژویل کە لە بواری بازرگانی و پەرەپێدان لە هەولێر ئەنجامی بدا؟ زۆر سپاس بەتاکی دێمە کە کاتێک لەو هاوبەشیە یان ئەو ڕێکەوتنی نێوان هەولێر و ناشفەڵ دەکەین ئامان زمانە لە هەموو مەجال و بوارەکاندا لە هەموو سێکتەرەکاندا پەیوەندیەکانی هەولێر و ناشفەڵ بەرەو پێشەوە بچیتن. یەکێک لەو بوارانەی کە زەمینەیەک خۆش دەکا بە سوودی هەردوو لامان ئەویش هاوبەشیە لە کاری بازرگانی وەبەرهێنان و بزنس. ئێمە پارساڵیش لێرە سەردانی ژووری بازرگانیمان کردو و ئەو ساڵیش جارێکی دیکە سەردانمان کردن و کۆبنەوەمان لەگەڵیان ئەنجامدا. ئەوانیش ئەویان خستە ڕوو ئێمە دەتوانین چه بکەین. ئەوان خواستی ئەویان نیشاندا پێشەم شتێک دڵخۆش بوون بەو ڕێکەوتنە. داوای دەرفەتی ئەویان کرد کە دەتوانرێت چه بکرین. ئێمە داوەتمان کردن شاندێکی ئەوان بێنە هەولێر و هاوبەشیەک لەگەڵ ژووری بازرگانی هەولێردا دروست ببێتن. ئەو هاوبەشیەکە دروست بوو دوجار لە هەردوو لادا پیاوانی کار و کۆمپانیاکان ئەو هاوبەشە دروست دەبێت پەیوەندیەکان لە بۆیان دەکەوێتە قۆناغێکی دیکە. هەرێمی کوردستان بەپێی ئەو ستراتیژێتی کە ئێستا حکوومەتەتی بە تایبەتی لە ڕوئیا و تێگەیشتن و دیدگای جەنابی سەرۆکی حکوومەت لە هەمە چەشنکردنی داهات لە هەندێک لە سێکتەرەکاندا قۆناغی باش چوینەتە پێشەوە. زەمینە لەبارە لە وەبەرهێنانی کشت و کاڵی، وەبەرهێنانی گەشت و گوزاری، وەبەرهێنانی پیشەسازی و سێکتەرەکانی دیکەش زەمینە لەبارە و لەو بوارەدا ئێمە دەتوانینەوە هاوبەشیە دروست بکەین و پەیوەندی دروستبوونی نێوان هەردوو ژووری بازرگانی دوجار پەیوەندیەکە شۆڕ دەبێتەوە لە بۆ کۆمپانیەکان و کەرتی تایبەت و ئەو هاوبەشیە دروست دەبێتن بێشک لەوەدا سوود وەردەگیرێتن. هەرێمی کوردستان لە ناویشیدا هەولێر ئەگەر ڕێژەی وەبەرهێنان تەماشا بکەین بە پێی جوگرافیای هەولێر و تایبەتمەندی هەولێر سەرووی 166 وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە هەولێری پایتەختە. ئەو ژمارەیە لەگەڵ ئەوانمان کە باسمان لێوە کرد بە بەلای ئەوانەوە جێگای سەرنج و تێڕامانە. واتە دەتوانین بە هاتنی ئەو شاندا کە ئەوان لە ئایندەدا دێنە هەولێر ئەمە دەتوانین ئەو هاوبەشە دروست بکەین. لەلای دیکەوە ژوورێکی دیکەی بازرگانی یان ئەنجومەنێکەیە بازرگانی کوردی ئەمریکیە ساڵانە کۆمپانیاکانیان پیاوانی کاریان کۆمپانیا گەورەکانیان دێنە هەولێر و هەرێمی کوردستان و دیداریان لەگەڵ لە ئاستی باڵا دەبێتن لەگەڵ کۆمپانیاکان و لەگەڵ ژوورەکانی بازرگانی دەبێت. داوای ئەوەمان کرد ناشفێڵیش بەشێک بیتن لەو شاندەی کە لە ئاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دێن. واتە ئێمە ئامازمان زۆرە لە هەموو بوارەکاندا پێشوچوونی باش بۆ خۆ بینین. پارساڵیش لێرە لەگەڵ ئەو ژوورە ئەو بەڕێزانە لەو ژوورە کۆبووینەوە. ئەم ساڵ جیاوازتر پارساڵ داوای ئەومان دەکرد بەشێک بن لە هاوکاربوونمان و بگەینە ڕێکەوتن. ئێستا مەگەیشتینەتە ڕێکەوتن. ئێستا ئێمە بەوان دەڵێن ئێمە ئەو ڕێکەوتن و هاوبەشیەمان هەیە دەتوانن بێن زەمینە لەبارە لە هەولێر لە هەرێمی کوردستان کۆمپانیەکانتان کار بکەن. یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستان لە بواری بازرگانی ئەوەیە پەیوەندیەکی هاوردەکردنە. ئەنی ئەوەندەی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکان کاڵا هاوردە ئەکا وڵاتانیان کۆمپانیەکان کەمتر دێن وەبەرهێنانی ڕاستەقینە بکەن. ینی هەم خەڵکی کوردستان بتوانێت هەلیکار بدۆزێتەوە هەم کاڵەکانیشان لەوێ ینی بڵین ئەوە زۆر ڕاستە تا ئێستاکە بەو جۆرەیە. بەڵام لەوەشدا ئەگەر ئەو ساڵ 23 بەراورد بکەی لەگەڵ 20 کە 3 ساڵی جیاوازە زۆر جیاوازە. بەڵام بەراوردی بکە لەگەڵ 2015 زیاتر جیاوازە. ئێستا بەشێک ڕاستە تا ڕادەیەک لە ئاستێشی کەم لیڤڵەکەی زۆر بەرز نییە. بەڵام وەبەرهێنانی و کاڵەکانی خۆمان و هەناردەی دەرەوە دەکرێتن. دەرفەت ڕەخساندن لەو کۆمپانیا گەورانە یان کۆمپانیەکانی پیشەسازی کە دروست دەبێتن و ڕێگای لە بۆ خۆش دەکەی لە ڕووی یاساییەوە تەساولات دەکەی دەربازی هەندێک کاری ڕۆتین دەکەی. هەموو ئەوانە دەبنە بنەمایە کە ئەو ڕەخنەیە لە ئایندەدا ببێتە پێشکەوتن و گەشەسەندن. بەلای ئێمە وەکو هەرێمی کوردستان و ستراتیژێتی حکوومەت جگە لە دەرفەت ڕەخساندنی هەلیکار
لە بۆ گەنجانی وڵاتی خۆمان لەگەڵ ئەوەشدا هەمە چەشنکردنی داهات و پێشوەچوونی هەموو سێکتەرەکان تەنها یەک سێکتەر نەبیتن تا ڕادێکی باش ئەگەر بەراوردی دیسان دەڵێمەوە ئەم ساڵ لەگە ساڵانی ڕابردوو بکەیت بەڵام ئەگەر وەکو ڕوئیا و خەون و وەکو پلان باسی لێوە دەکەی بێشک ئامانزمان زۆر لەوە گەورەترە و زیاترە و ئینشاڵڵا دەچینە پێشەوەش لە خاڵەکە کە باسی لێوە کراوەیە کە لە هەولێر بۆ منە هێزی کار زۆرە خەڵک زۆرە بەڵام دەرفەتی کار کەمە بەپێچەوە لە ناژویل پێویستان بە خەڵکە پێویستان بە هێزی کارە و بەڵام دەرفەتی کاریان زۆرە چۆن ئەتوانرێت هەولێر و ناژوول لەم ڕۆوە هاو ئاهەنگی زیاتریان هەبێت بەتەکی دەوان بەڕێزان لە ژووری بازرگانی ناشفێڵ ئەویان خستە ڕوو کە هێزی کار لە هەرێمی کوردستان و لە هەولێر زۆرترە ڕەنگە دەرفەتی کار کەمتر بێتن بەڵام ئێمە دەرفەتی کاریشمان هەیە بەڕاستی وەکو باسم کرد ئەو پێشوچوونانەی کە بوونە زۆر گۆڕانکاری بەسەرداهاتیە لێرە ڕەنگە دەرفەتی کار زۆر بێ بەڵام هێزی کار کەم بێتن ئێمە ئەو هاوبەشێک کە دروست دەبێ و ئەو پەیوەندی نێوان هەردوو ژووری بازرگانی کە دروستی دەکەین ئەوە دوزار دەبیتە ڕێگا خۆشکردنێک لە دروستبوونی پەیوەندی هاوبەشی هەردوو لە شۆڕ دەبێتەوە لە ئاستی کۆمپانیەکان و لە ئاستی گروپەکانی کار و لە ئاستی فەردیش ئەوانەی کە پیاوانی کارن ئەو کاتیکە ئەو هاوبەشی هەبێتن ئەگەر لە هەولێر بابەتێکە بیتن بتواندرێ ناشفێڵ هاوکار بێتن ئەو بۆشاییەکە پڕ بکاتەوە بە هەمان شێوەش ئەگەر بۆشایەک لێرە هەبێتن هەولێر پڕی بکاتەوە ئێمە هیواداری نێستا لە سەرەتایی دەستپێکی کارەکان داینە بەڵام ساڵی داهاتوو بتوانین لە ئاستێکی دیکە قسە لەسەر ئەو بابەتانە بکەین زۆر سپاس بەڵێ ینی هەروەکو کاکومنتیش ئاماژت پێکرد چاوەڕوان دەکرێت لە دوای ئەو واژۆکردنی ئەو ڕێکەوتنە پەیوەندی بازرگانی و ئابوووریەکانی نێوان هەردوو شاری ناژویل و هەولێر پەری زۆریان پێ بدرێت بیریشمان نەچێت لە شاری ناژویل ژمارەیەکی زۆر کورد خاوەن بازرگانی و بزنسی خۆیانن ئەوانیش مەیل و حەزی خۆیان پیشانداوە کە دەرفەتی ئەویان بۆ بڕەخسێت لە هەرێمی کوردستان و بەتابەت لە شاری هەولێر دەتوانن بەبەرهێنان بکەن